کوچە و کۆڵانەکان و قەراقچەقامەکانی ناحیەی قەسرەیە لە دەڤەری باڵەکایەتی کە پڕ بوون لە زبڵ و خاشاک. ماوەی 3 هەفتەیە جینگە پارێزان مانیان لە کارکردن گرتووە بەهۆی دواکەوتنی موچەکانیان و حکوومەتیش تا ئێستا چارەسەری ئەو گرفتەی نەکردووە کە هاوڵاتیانی هەراسان کردووە. هەر لە ڕێژدوری هەتا تێزینی بانەمشوێ تا چە سۆرەبانی وەڵزی هەمووی ئیپیسەی هۆیە سەر ئەوزادە بە نسبەت زیان زۆری خاوێنە ماڵ هەیە سابڕە ئەو ماڵی ئیدارە ناکەی لەبەر بۆنەی لە حوشەی هەندەی پیسە ئەوە تقریبا ئەوە هات لۆ مانگە کوێ زۆر کەس بە پیکابێ خۆفرادا لە سەر زینیش هەمووە بە وڵاتی وەربە دروست یەک بەشەر بسیتێ سەرۆکی حکوومەت های لاڤاژی و لە خۆشتنی شوێن و لە باشترین شوێن و باشترین موچەیە کەچی چاوی لەوەیە دێسوپاسی خەڵکەکات ئەڵە وەڵام من سوپاس دەکەم کە خۆراگەر بن ئەگەر توژانی تووکو ئێمەیە وەڵای سوپاسی پێ ناوێ تۆش لەگەڵ ئێمە بەڵام بەڕاستی ژیانەکە زۆر فەرقیە وەکو ئێرە و مەریخە ئەنی خەڵکەکەی لێرە ئاو نانی نییە بخوات و ژیانی لەسەر کۆکردنەوەی ئەو زبڵ و خاشاکەیە کەچی مانگانە موچەی 300,000 پێبەڕاو نابێنرێت. کۆبوونەوەی زبڵ و خاشاک جگە لەوەی سیمایەکی ناشرینی بەشار بەخشیوە بۆنی ناخۆشیشی لەم گەرمای هاوینەدا ناوچەکەی تەنیوە جگە لەوەی هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی. بەڵام بەڕاستی کارەساتە حکوومەت بێ ئەو هاتەماشاکار بی نزیکە 11-12 ڕۆژە ناحیەیەک و بن زبڵ و خاشاک کەوتووە یعنی بۆنی زبڵ و خاشاک کۆی ناحیەکەی تەنیوە. وەکو خەڵکی قەسرێ پژیری تەواوی کارمەندەکانەکەین لەبەرەوەی ماپیان پێ نەدراوە لە هەمان کاتدا بۆنێکی ناخۆش دەوروبەری شارەکەی گرتوێتەوە خەڵک هەیە لە قەسرێ بەخۆی زبڵەکەی فڕێداوە داوا لە حکوومەتێکم ئەو گرفتە نەشینە دووبارە نەبیتەوە بەڕاستی هەلەگلۆ ئەو کارمەندانە بدۆزیتەوە بە ئەوان هەرچەندەکی بە موچەکی کەمیش دێن ئەلێرانە ئەو زبڵ و خاشاکەی گەڕەکەکان خڕەکەنەوە بەس بە دووسێ مانگ جارێک پاریان پێ ئەدرێ. دەسەڵاتدارانی هەرێم لە بڕی ئەوەی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیانیان فەراهم بکەن کێشە لە دوای کێشە بۆ هاوڵاتیانیان دەخڵقێنن. بەردەوامی کێشەی زبڵ و خاشاکیش بەتایبەت لە مۆرزەدا عیبەیەکە لە ملی دەسەڵاتدارانی ناوچەکە کە بەردەوام دووبارە دەبێتەوە لە کاتێکدا پارەیەکی زۆر لە کاسبکاران بە ناوی فرێدانی زبڵ و خاشاکەوە وەردەگرن بەڵام ئەو پارەیە وەک زۆر پارەی دیکە لە بواری خۆیدا خەرج ناکرێتەوە و ماوە ژینگە پارێزان بەهۆی دواکەوتنی موچەکەمەکەیانەوە مان دەگرن. ئەمە زبڵخانە نییە، ئەمە قەراغ شەقامی سەرەکی داخلبوونە بۆ ناحیەی قەسرێ کەوا بە زبڵ و خاشاکدا پۆشراوە. ئەمەش دەرەنجامی حکومڕانی سیدەی دەسەڵاتدارانی هەرێمە کەوا تاوەکو ئێستانەیان توانیوە چارەسەری فرێدانی زبڵ و خاشاک بکەن لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی.